زانیاری لەسەر هاوتاکردنی موچەی خانەنشینانی سەربازی بڵاوکرایەوە. کۆتاوادا بۆ وەرگرتنەوەی کارتی بایۆمێتری دەنگدان ئاشکراکرا. لە تیوارەوە هەواڵێکی گرنگ بۆ دەرچوانی پزیشکی ددان و دەرمانسازی بزانە. سلااوان لەبێ لە تیوارە سێ هەواڵتان پێشکەش دەکەم. بەپێی زانیاریەکان حکوومەتی عێراق بڕیاری داوە لەسەر هاوتاکردنی موچەی خانەنشینانی سەربازی هەرێم و پەرلەمانتارێکیش دەڵێت داراسیەکانیانی ئەنجامی پەرلەمانی عێراق ڕایگەیان موچەی خانەنشینانی سەربازی لە هەرێم هاوتای عێراق دەکرێت چونکە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق ڕوونا کە دەبێت موچەی خانەنشینان هاوتای عێراق بکرێت. وتیشی کار با بڕیارەکەی دادگای فیدراڵی دەکرێت کە ئەوەش پێویستی بەکات هەیە و وردبینی لە دۆسیەکاندا دەکرێت. ڕاشی گەیاند لە دوای سەردانی وەزیری دارایی عێراق بۆ پەرلەمانی عێراق جەختی کردەوە کە وردبینی لە داتای سەرجەم موچەخۆراندا دەکرێت. سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق کۆتاوادەی وەرگرتنەوەی کارتی دەنگدانی هاوڵاتیانی دیاری کردو دەڵێت 20 مانگ کۆتاوادەیە. حاکم عومەر ئەحمەد سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق ڕایگەیاند پرۆسەی وەرگرتنەوەی کارتی دەنگدەران لە بنکەی کۆمیسیۆن بەردەوامە. وەرگرتنەوەی کارتەکەش بەردەوام دەبێت تاکو 20 ئەم مانگە کە ڕۆژی هەڵبژارنی پەرلەمانی هەرێمی کوردستانە. ئاماژەی بەوشکرد بەپێی ئامارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن 3 ملیۆن و 789,360 کەس لە هەرێمی کوردستان لە هەڵبژارنی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان مافی دەنگدانیان هەیە. باسی لەوەش کرد تا ئێستا نزیکەی 160,000 کەس لە هەرێم کارتی دەنگدانیان وەرنەگرتووەتەوە. حکوومەتی هەرێم ڕەزامەندی لەسەر کارکردنی پزیشکانی ددان و دەرمانسازدا تاکو بە شێوەی خۆبەخش بۆ ماوەی 3 ساڵ لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم کار بکەن. بە گوێرەی نووسراوێکی ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران هاتووە کێشە و گرفتی دەرچوانی کۆلێژەکانی پزیشکی و دەرمانسازی لە زانکۆکانی هەرێم و دەرەوەی هەرێم بە مەرجێک دەرچوونیان باوەڕپێکراو بێت و لە دوای ساڵی 2015 دانەمەزرابن ڕەزامەندی کارکردنیان وەکو خۆبەخش بۆ دراوە. ئاماژەی بەوەشکرد لەسەر فەرمانی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم ڕەزامەندی لەسەر کارکردنی پزیشکانی ددان و دەرمانساز بە شێوەی خۆبەخش بۆ ماوەی 3 ساڵ لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم دەرچووە وەک مەشقکار کە بێتە مایەی پلەبەندیان بۆ گۆڕینی ناونیشانیان. بە گوێرەی نووسراوەکە دوای تەواوکردنی ماوەی دیاریکرا و مۆڵەتی کارکردنیان پێدەدرێت لەلایەن وەزارەتی تەندروستی و سەندیکای تایبەتمەند بۆ ئەوەی بتوانن نۆرینگە یاخود دەرمانخانەی تایبەت بە خۆیان هەبێت بەپێی یاسا و ڕێنماییەکان. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.